بەڕێزان بەردەوامین گفتوگۆکانمان دەست پێ دەکەین لەبارەی گۆڕانکاریەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە دەستنیشانکردنی بەڕێز کاک سەرکەوت زەکی وەکو سەرپەرشتیاری مەڵبەندەکانی سلێمانی و چەمچەماڵ گفتوگۆیان پرس و باس و بابەتە دەکەین بە میوانداری کاک سەرکەوت زەکی سەرپەرشتیاری مەڵبەندەکانی سلێمانی و چەمچەماڵ. کاک سەرکەوت سڵاو لێبێ. بەخێرات سەرچاو پیرۆزبایی لەکەین. زۆر بەخێر بی. لە ڕێوەڕستمێکدا بامادەبوونی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کاک بەفڵ تاڵەبانی بەڕێزت دەست بەکار بووی. پرسی بەرپرسیارەتی مەڵبەند و کاری ڕێخستن بۆ تۆ ئەزمونێکی تازە نییە بێگومان، بەڵام حەزەکەمانەوە بزانم دەست نیشانکردنی بەڕێستان بۆ ئەو پۆستە چۆن بوو، باسێکمان لەو بۆ بکەی. زۆر سواز بۆ پیرۆزبایەکەشێت. لە ڕاستیە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە بەخشینی ئەرێک یان پێسپاردنی ئەرێک کارێکی ئاساییە. من ئەزمموی ساڵەکانی ڕابردووی دوای ڕاپەڕین کارکردنی زۆربەی کاتەکانی کارکردنم لە ناو ئۆرگانەکانی ڕێخستن بووە. لە ناو ئەوانە لە دوای ساڵی 91 و لە دوای ڕاپەڕینی ساڵی 91ەوە لێپرسراوی کرد بووم، لێپرسراوی کۆمیتە بووم، چەند جارێک ئەندامی مەکتەب بووم لە مەکتەبە جیاوازەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان، لێپرسراوی ماڵبەند بووم، دوجار لێپرسراوی مەکتەبی ڕێخستن بووم. بۆیە ئەکرێت بڵێم بۆ جۆرێک لە پسپۆڕی لە هاتووەکاری ڕێخستن بۆ من. بەنسبەت ئیشەکەشەوە چۆنێتی دەستنیشانکردن دیارە سلێمانی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگە. سلێمانی هەموو شارەکان گرنگن، بەڵام سلێمانی خصوصیەتێکی جیاوازتری هەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆرین دەنگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانیە. کەلتوری یەکێتی نیشتیمانی کوردستان دەتوانم بە جۆرێک لە جۆرەکان بڵێم کەلتوری سلێمانیە. بۆیە گرنگیدان و ئاوردانەوە و تێگەیشتن لەوەی کە سلێمانی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان تقریبەن چقی ململانێ و شوێنی بردنەوە و گرە و لەسەرکردنە بۆ یەکێتیەکان ئاسانە و بۆ ئێمەش ئەمە گرنگیەکی زۆری هەیە. پێشەوەی من لێپسراوی ماڵبەند بم، چەندین هەواڵی تریان پێشەوەی من سەرپەرشتیاری ماڵبەند بم، چەندین هەواڵی تری سەرکردایەتی و مەکتەبی سیاسی ئەرکی لێپرسراوێتی مەڵبەندی سلێمانیان لە ئەستوەگرتووە، ئەرکی سەرپەرشتیکردنی ڕێخستنەکانیان لە ئەستوەگرتووە کە لە ڕەمزە جوان و دیارەکانی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بوون. من ناکرێ ناوەکان پێنم، بەڵام ئەوانەی کە ئاگای دۆخی سیاسی و ئەوانەی کە ئاگای دۆخی یەکێتی نیشتیمانی کوردستانن ئەگەر پێداچوونەوەی بکەن لە شاخەوە بۆ شار تاگاتە ئێستا بۆیان دەرەکەوێت کە نمونونەکانی وەک هێرۆخان، کاک داڕۆی شێغنووری، کاک عومەری سەید عەلی، کاک حاکم قادر، ئەترسم یەکێکم بیر بچێت بۆیە ببورن، تەنها ئەوە ناڵێم دەیان نمونەی تر سەرکردایەتی و قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستانیان لە سلێمانی کردووە. لە دەرکردن بە گرنگی سلێمانی لە لای سەرۆک بافڵ و لە لای مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان، من لە ئەرکی مەکتەبی ڕێخستنەوە ڕاست پێدرام کە ئەرکی سەرپەرشتیکردنی سلێمانی و چەمچەماڵ بگرمە ئەسۆوە. ڕەنگە ئەرکەکەش لە سەرپەرشتیکردنی هەردوو مەڵبەندەکە هەندێک فراوانتر بێت. باشە، کەواتە لە گرنگی سلێمانی و ناوچەکە تێگەیشتون، لە دۆخەکەی تێگەیشتون زۆر بە باشی دەزانن کە چ بەرپرسیارەتێکی گرنگە، چ ئامادەکاریەک بۆ ئەمە هەیە، چ پلانێکتان بۆ ئەمە هەیە کاک سەرکەوت؟ بەڵێ لە ڕاستیە خۆی هەر بیرکردنەوە لە گۆڕینی ئەرک و دابشکردنەوەی لێپرسراوێتی و پێسپاردنی ئەرک پەیوەندی بە کۆمەڵێک باگراوندی ترەوە هەیە. بۆ نمونە بۆ شارێکی وەک سلێمانی پێشەر شتێک ئەبێت تێبگەین کە سلێمانی چییە، چۆن بیرەکاتەوە، خەڵکەکەی چۆنن. مەسەلەکە مەسەلەیەک نییە پەیوەندی بە تەنها بە تۆپۆگرافیای سلێمانیەوە هەبێت، پەیوەندی بەوە هەبێت سلێمانی لە بناری گۆیژەیە و شارێکی جوانە. سلێمانی شارێکە 250 ساڵ تەمەنێتی. سلێمانی خصوصیەتێکی هەیە. تێگەیشتن لە شار ئەتوانم بڵێم شتێکی سربەخۆیە. ئێستا لێکۆڵینەوەی تایبەتی لەسەرەکرێت، خوێندنەوەی تایبەتی بۆ ئەکرێت، هەر شارێک چۆن دروستە بێ، چۆن مامەڵەی لەگەڵەکەی. سلێمانی لە ڕابردوو بە یەکێک لەو شارانن ناسراوە کە شارێکی قورس بووە مامەڵەکردنی لەگەڵی. سلێمانی شاری خۆمانەڵێن
قەڵای کوردایەتیە، ئەڵێن شاری هەڵمەت و قوربانیە، ئەڵێن پایتەختی ڕۆشنبیریە، ئەڵێن شارە حیاتەکە، دەیان ناونیشان و تایتڵی لەم جۆرە هەیە. بەڵام ئەم ناونیشان و تایتڵانە لەوە سەرچاواگرن کە سلێمانی شارێکی زیندوو ئەتوانم بڵێم دڵی کوردایەتی و قەڵای قایمی کوردایەتیە، نەک بەتەنها بۆ کوردستانی باشوور، بۆ پارچەکانی تریش لە ڕاستیە. ئەنی کەیەتە سەر سلێمانی شاعیرێک لە سنەوە ئەڵێت تۆ بڵێ ڕۆژێک بێت گەراجی بەردەرگای ناخۆ دەبێ ئەو ڕۆژە بێکاوەی کوڕمجانتای سەفەر کاتەشانی دەڵالانی بەرگەراجی شاری سنە هاوار بکەن سلێمانی بۆیە سلێمانی لەم ڕۆوە لە ڕووی پێکاتی خەڵکەکەیەوە، لە ڕووی سایکۆلۆژیای خەڵکەکەیەوە، لە ڕووی ئەوەی کە خەڵکی سلێمانی خەڵکێکی زیندوی کوردایەتی، خەڵکێکی وشیار، خەڵکێکی بە ئاگا، خەڵکێک کە سەر و سەودایان لەگەڵ سیاسەتکردن و لەگەڵ کوردایەتی و لەگەڵ پێشکەوتن و لەگەڵ کرانەوە و لەگەڵ وەسانەوە بە ڕووی نادادپەروەری و لەگەڵ گەشەی کۆمەڵایەتی زۆر زۆرە. بۆیە ئەبێت هەر بەرنمەیەکدانی هەر استراتیژێکت هەیە بۆ کارکردن ئەبێت لەم ڕوانگەیەوە سەیری بکەیت. واتە سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان، ئەمجا ئۆرگانەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. باشە کاک سەرکەوت، ئێمە لە کورسات بەرنامەکەکەین، بەڵام نۆک و میدیاکارێک لێرە هەندێک قسەی خەڵکیش بەوە دەگەێنم، دەوترێ یەکێتی سلێمانی هیمال کردووە. ئایا سلێمانی هیمال کراوە؟ لە ڕاستیە یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هەر حیزبێکی سیاسی تر لە ڕەوتی مێژووی کارکردنی خۆیان تووشی جۆرێک لە هەڵنگوتن، تووشی جۆرێک لە کەم تەرخەمی، تووشی هەندێک جار سارد بوونەوە، داهێزرانی جەستەی ئەبێت وە بوویشە لە ڕابردووە. بەڵام 3 ساڵێک یەکێتی نیشتیمانی کوردستان بە گڕوتینێکی تازەوە هاتوۆتە ناوکایەکە. بە تەنها دەلیلی ئەوەی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕۆژی دەست بەکاربوونی ئێمە و بۆ بەشداریکردن لەو مەراسیمەوە بۆ گەیاندنی ئەو پەیامەی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ڕێگەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان سلێمانیان بەلاوە گرنگە کۆبوونەوەیکی فراوانی ئەنجومەنی مەڵبەند سازەکرێت و زۆر ڕاشکاوانە سەرۆک گفتوگۆی لەگەڵ کادرەکان کرد و زۆر ڕاشکاوانە پێوتن کە سلێمانی چەند بۆ یەکێتی گرنگە و ئەو بۆشایی و کەلێن و کەم و کوڕیانەی کە لە ئەنجامی کارکردنی ڕابردوومان هەمان بووە نەخشە ڕێگای ئەوەی دانا کە چۆن پڕی بکەینەوە و چۆن کار بکەین بۆ ئەوەی کە دەرگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زیاتر بە ڕووی خەڵکی سلێمانیا بکەینەوە و زیاتر بتوانین مامەڵەیەکی زیندوو لەگەڵ زیندوێتی خودی سلێمانیا بکەین. باشە کاک سەرکەوت، هەر شتێک کاراسی یەکێتی دەکرێت، دەڵێن یەکێتی بۆ ئەمەناکە، یەکێتی بۆ ئەوواکە، بێگومان لەو بەرپرسیارەتیەوەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر شانێتی و خەڵکێک ئەگەر دەنگی بە یەکێتیش نەدابێ چاوەڕێی ئەوە لە یەکێتیەکە کە یەکێتی ئەو کارانی کە نەکراوە بۆی ئەنجامدا لەو ڕەنگەیەوەیە سڕەخ نەبێت هەر داواکاریەک بێ ئاراستی یەکێتیەکرێ خەڵکێک لە دەرەوەی یەکێتیش. خەڵک خزمەت گوزاری دەوێت. سلێمانی جموجۆڵێکی تێکەوتووە، جموجۆڵێکی خزمەت گوزاری بە شەقامەکانیەوە دەرکەوتووە، بە هەندێک خزمەت گوزاری دیکەوە دەرکەوتووە. ئەمە چۆنە وە تا چەندە ئەم ڕەوتە بەردەوام دەبێت؟ جار دەبینین پردێکی جوان بۆ سلێمانی دروست دەکرێت، شەقامێکی جوان دروست دەکرێت، ئەو پرۆژانێک کە ساڵانی پێشووتر ڕەنگەیەکێتی بەهۆی کێشەی ناوخۆیەوە نەیپەرژابێ سەرپەرشتیان بکە لە ڕێ حکومەتەوە ئەڵبەتە ئێستا جموجۆڵی تێکەوتوێتەوە. ئەم جموجۆڵانە تا چەندە بەردەوام دەبن؟ لە ڕاستیە ئەمە ئەرکی تیمی حکوومەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەت تیمێکی کارایە، ئەوانیش دیسانەوە وەک هەر کادرێکی تری یەکێتی وەگەر تێکۆشەرێکی تری یەکێتی وەک هەر خەڵکێکی ئاسایی کە ژیان و گوزەرانی ڕۆژانەی لە ناوشاری سلێمانیە هەستیان بەو کەم و کوڕی و کەلێنانە کردووە کە لە شێوازی ئیدارەدان و شێوازی وەبەرهێنان و شێوازی خزمەت گوزاریەکانی سلێمانی هەیە. بۆیە لە چەند ساڵی ڕابردووەوە گوتم یەکێتی نیشتیمانی کوردستان جۆرێک لە جۆرەکان ڕاستڵەچینێکی بەخۆیەوە بینیوە. لەو ڕاستڵەچینە بەشێکی ئیدارات و بەشێکی کەرتی خزمەت گوزاری و بەشێکی جان بە جیاوازەکانی تری ناوژیانی گرتوێتەوە. دیارە ئەمە بەتەنها بە تیم یەکێتی نیشتیمانی کوردستان ناکرێت بەبێ هاوکاری خەڵک، بەبێ هاوکاری وەبەرهێنەرەکانی سلێمانی، بەبێ کاراکردنەوە و چالاکردنەوەی
سەکتەرە جیاوازەکانی خزمەتگوزاری لە سلێمانی. ئەگەر ئێمە باز لە خزمەتگوزاری لە سلێمانی بکەین لە ڕاستە ئەرکی حکوومەتە من نامەوێت بە هیچ جۆرێک لە جۆرەکان قسەکردنم لەسەر ئەم سەکتەرە ببێت بە ستایشکردن لە ڕاستە چونکە ئەرکی حکوومەت خۆیەتی و ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە لە ڕێگەی تیمەکەی خۆیەوە لە حکوومەت ئەم ئەرکە جێبەجێ بکات بەڵام ئەوەی لە چەند ساڵی ڕابردووە لە سلێمانی کراوە لە ڕووی ڕێگاوبان و هاتوچۆ لە ڕووی کارتەکانی بیناسازیەوە لە ڕووی کارتی تەندروستیەوە تەنها نمونەی نەخۆشخانەی هیوا وەربگرە لە سلێمانی نمونەیەکی هێندە زیندووە کاکرێ بڵم لەسەر ئاسی عێراق شانازی پێوەهاکرێت نەک بە تەنها لەسەر ئاسی کوردستان بۆیە کارتی پەروەردەیی لە سلێمانی پێشکەوتووە کارتی گەشتیاری لە سلێمانی پێشکەوتووە من ڕەنگە لەبەر ئەوەی بەشێک نیم لە تیمی حکوومەت ئەرکەکەم ئەوە نەبێت سەرجەمی ئەو شتانە بژمێرم بەڵام ئەتوانم بڵێم کە پێشکەوتنێکی دیار و بەرچاو لە سلێمانی هەیە و ئەمە بەردەوامە بێت و ئێمە ئەوەی کە زۆر گرنگە بۆ من وەک کادرێکی حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان بێڵێم ئەوەیە کە ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان لە بانگەشەی هەڵبژاردن کۆمەڵێک بەڵێنمانداوە سەرۆی یەکێتی نیشتیمانی کوردستان پێش ئەوەی مایکەکانی بشکێنێت بە خەڵکی ئەوت خەڵکی نا ئێمە ڕێڕەوەی حکومڕانی ڕاستەکەینەوە ڕێڕەوەی حکومڕانی ڕاستەکەینەوە بۆ ئەوە نییە کێ بکەین بە وەزیر بۆ ئەوە نییە کێ بکەین بە بەڕێوەبەری گشتی بۆ ئەوە نییە کێ لەکوێ دابنین بۆ ئەوەیە کە مەودای خزمەتگوزاری لە شارەکانی هەرێمی کوردستانە زیاتر بکەین و بۆ ئەوەی ئەو دیارە نەکەر بە تەنها بۆ سلێمانی ئێمە خۆمان بە بەرپرسە زانین لە هەموو هەرێمی کوردستان و خۆمان بە بەرپرسە زانین لە ناوچە دابڕاوەکان و خۆمان بەرپرسە زانین لە پرۆسی سیاسی لە عێراقیشە بۆیە مەودای ئیشکردنەکە فراوانترە بە تەنها من بۆیە ئەو پێداگریم لەسەر سلێمانی و ڕوونکردنەوەکەم زیاتر لەسەر سلێمانی بوو ئاراستەی پرسیارەکانی جەنابتان بۆ ئاراست بێگومان بەرپرسیارەتێکی تۆ لە چوارچێوەی سلێمانی و هەرچەند ئاماژت بۆ کرد کەمێک فراوانترە سلێمانی و چەمچەماڵ و فراوانتریشە بەرپرسیارەتەکە بەڵام تەرکیزەکەمان زیاتر پەیوەندی بە خودی بەرپرسیارەتەکەی جەنابتەوە هەبوو بێنەوە سەر ئەرکە حزبیەکان زۆر زار تێکۆشەرانی یەکێتی ڕخنەی ئەویان دەگرت لە یەکێتی دیان و یەکێتی ینی یەک قسە نییە یەک دەنگ نییە جاری وایە لێرەوە قسێک دەکرێت لە شوێنێکی دیکەوە قسەیەکی دیکە دەکرێت بەڵام ئێستا دوای دو-سێ ساڵەوە هەست بە جۆرێک لە یەک قسەی یەکێتی ئەکرێت یەک دەنگی یەکێتی دەکرێت پێتان وایە یەکێتی ئەوەیە کە تێکۆشەرەکانی داوایانە کرد من پێم وا بێت لە ڕاستە 4 ساڵی ڕابردوو 4 ساڵێکی قرس بوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئەبێت ڕاشکاوانە ئەوە بڵێم لە 4 ساڵی ڕابردووە ئێمە سێشتی گەورە و گرنگ کاتوەتە ڕێگامان هەرسێکیمان بە سەرکەوتوانە تێپەڕاندووە یەکێکیان کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە کاتێک کۆنگرەمان بەست دۆستەکانمان هەندێک خەڵکی تێر تێکۆشەرەکانی خۆمان پیانەوتین ئەیانوت کارێکی سەرکێشیەکی گەورەیە ئێوە لە بەردەم هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکان و چەندمانێکی کەمتان ماوە بەڵام کۆنگراکەن کۆنگرەمان کرد و سەرکەوتوو بووین هەڵبژارنی ئەنجومەنی پارێزگاکانمان کرد سەرکەوتوو بووین ئەمە بە تەنها سەرکەوتنەکە لە کەرکووک نییە و جێبەجێکردنی بەڵێنەکانمان نییە کە جگە لەوەی کورسەکانی کەرکووکمان بەدەستێنا پارێزگاری کەرکووکیشمان بەدەستێنا ئەمە بە تەنها ئەوە نییە لە مووسڵ سەرکەوتنمان بەدەستێنا لە دیالە سەرکەوتنمان بەدەستێنا لە سەلاحەدین سەرکەوتنمان بەدەستێنا ساڵانێک بوو ئەکرێ بڵێم لە دوای جیابوونەوەی باڵی ڕیفۆرم و بزوتنەوەی گۆڕانەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان جڵەوی ڕێبەرایەتیکردن و پێشکەوتن و سەرکردایەتیکردنی ئەو ناوچانەی لە دەستدا بوو توانیمان لەو دۆخە بەدەستی بێرینەوە لە دوای ئەوەشەوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بووە لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیشە بەڕابەرایەتی کاک پافڵ و بەو جم و جوڵ و کەمپین و بانگەشەی هەڵبژاردنە سەرکەوتووی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامیدا ژمارەی کورسیەکانمان زیادی کرد ژمارەی دەنگەکانمان زیادی کرد کەواتە هەم لە کۆنگرە سەرکەوتوو بووین هەم لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان سەرکەوتوو بووین و هەم لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان سەرکەوتوو بووین بە ئومێدی سەرکەوتنی زیاتر لە قۆناغەکانی داهاتووە بۆیە لەم 4 ساڵی ڕابردوو 4 ساڵی گۆڕانکاری بووە 4 ساڵی یەکبوونی ئیرادەی یەکێتیەکان بووە 4 ساڵی بەدیهێنانی ئەو خواستانە بووە ئەگەرچی لە هەنگاوەکانیشی لە سەرەتای بێت کە یەکێتیەکان خواستویانە دوجار خەباتی یەکێتی و تێکۆشەرەکانی یەکێتی بۆ خزمەتکردنی خەڵک بووە بۆ بەدەستێنانی ئازادی بووە بۆ فراوانکردنی پانتایی دیموکراسی بووە لە کوردستان پانتایی دیموکراسی لە پێم خۆش نییە بڵێم زۆنی سەوز بەڵام
لەم ناوچەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تایە باڵادەستە لەو پەڕی فراوانیایە و لەو پەڕی باشیایە. ئەمە بەردەوامیە بێ بە دڵنیایەوە نەک بەردەوامیە بێت ئەبێت پەرەی پێ بدەین چونکە ڕاستیەکەیە ئەمە نەک قەنەعەتی منە بەتەنها وەک شەخص قەنەعەت و بڕوای سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە هەر شوێنێک ئازادی پێش بکەوێت یەکێتی پێشەکەوێت لە هەر شوێنێک دیموکراسی پێش بکەوێت یەکێتی پێشەکەوێت لە هەر شوێنێک گەشەکردنی کۆمەڵایەتی هەبێت یەکێتی پێشەکەوێت لە هەر شوێنێ پێشکەوتنی کەلتوری و فەرەنگی هەبێت یەکێتی پێشەکەوێت چکە یەکێتی هێزێکی زیندوو هێزێکی بڕوابوو بە دیموکراسی و ئازادی و پێشکەوتنە بۆیە پێشکەوتنی خۆی لەم کایە نابینێتەوە هەر کاتێک ئێمە پێداگریمان لەسەر ئەمە کردبێت ئاست و کێروی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ سەرەوە ڕۆشتووە پێت سیر نەبێت سەدان و هەزاران گەنج لە کەمپینی هەڵبژاردننی ڕابردووە دێنە ساحەکانی یان گۆڕەپانەکانی بانگەشە و دروشمەکانی یەکێتی هەڵێنەوە ئێستا دروشمەکانی یەکێتی تا ئێساش لەسەر زاری نەک بەتەنها گەنجان و تێکۆشەرەکانی یەکێتیە لەسەر زاری مناڵانەکە سەرسام بوون بە شێوازی کەمپین و شێوازی بەڕێوەبردن و ئەمە مەسئولیت و ئەرکە خاتە سەرشانی یەکێتی لە دوای هەڵبژاردنەوە نەیوتووە نوقتە سەری دێر یەکێتی لە دوای هەڵبژاردنەوە توێتی ئێمە سەرکەوتوین ئەبێ ئەم سەرکەوتنە پەرە پێ بدەین یەکێتی لە دوای هەڵبژاردن پێیوتوین خەڵک کە ئاوری لێداینەوە خەڵک کە متمانەی پێداینەوە بەرپرسیارەتی خسۆتە سەرشانمان ئەبێت ئەم بەرپرسیارەتیە بە باشترین شێوە جێبەجێ بکەین ئەم گۆڕانکاریانەی کە لەم قۆناغا ڕوەدات بەشێکە لە بەدەنگەوە هاتنی ئەو داخوازی و ئەو بەرپرسیارەتی کە خراوەتە ئەسۆی یەکێتی نیشتیمانی کوردستان بەلایەن هاوڵاتیانەوە کاک سەرکەوت دەرگای پرسیارێکی بۆ من کردەوە خەڵک بەو گەڕۆتینەوە بەدەمێکێتیەوە چوو و دەنگی پێدا بۆی حکومەتی نوێ تەشکیل بکرێەوە یەکێتی و بەڵێنانی کە بە خەڵکی دابوو لە کابینی نوێیە جێبەجێیان بکە وەکو دەزانین لە بانگەشەی یەکێتیدا لەسەر زاری سەرۆکەکەیەوە دەوترا یەکێتی لەو حکومەتەی پێشووتر وەکو پێویست بەشدار نەبووە وەکو پێویست شەریک نەبووە بۆیە لە کابینەی ئایندەدا دەنگمان پێ بدەن بتوانین حکومەتێک بێ کە جێدەستمان دیار بێ ئەو داوای کە خەڵگێتی جێبەجێ بکەین بەڵام دەبینین ئەوە چەند مانگ یەک تێپەڕی حکومت پێک ناهاتووە یعنی پێدوانیە بێ خۆشببختانان لێک نزیکبوونەوەی لەگەڵ پارتی دموکراتی کوردستانیشە ئیتر کار بۆ پێکهێنانی حکومت بکرێ بۆی بەڵێنەکان جێبەجێ بکرێن لە ڕاستیە هەموو کەس ئەیزانێت ینی پێکێنانی حکومت بە تەنها لای یەکێتی نیشتیمانی کوردستان نییە لای ئێمە و پارتی دیموکراتی کوردستانە ڕەنگە پرۆسەی پێکێنانی حکومت ئەگەر بەڵێنەکانی بانگەشە و هەڵبژاردن نەبووایە بۆ ئێمە کارێکی زۆر ئاسانتر بواە ئەتەوێ ڕوونتر بیڵێم ئەوەیە کە لە ڕاستیە ڕەنگە ڕێکەوتن لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە شێوازە کۆنەکە بە ستایلە کۆنەکە بە میکانیزمە کۆنەکان زۆر ئاسانتر بواە بەڵام ئێمە وعدمان بە دەنگ دەرەکانی خۆمان داوە وعدمان بە هاوڵاتیانی کوردستان داوە کە حکومەتێکی باشتر پێشکەشی ئێواکەین کە ڕێڕەوی حکومڕانی ڕاستەکەینەوە بۆیە ئەم ئەرکە ڕەنگە تۆزێک قورسی زیاتر بێ ڕەنگە پێکێنانی حکومت دواتر بخات بەڵام دوجار ئێمە سووری لەسەر بەڵێنەکانی خۆمان بەڵێنەکانی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و تیمەکانی بانگەشەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردننی ڕابردووە داویانە ئەو بەڵێنانە جێبەجێ بێت و تا جێبەجێکردنی ئەو بەڵێنانە ئێمە سوورین لەسەرەوەی کە حکومت ئەبێت بەو شێوازە جێبەجێ بێ و ڕێڕێی حکومڕانی ڕاستکەینەوە لە کوردستان ئەگەرنا ناتوانین ئەو خزمەت گوزاریانەی کە جەنابەت باسی کرد بە باشترین شێوە بگەێنینە هاوڵاتیان نەک بەتەنها لە سلێمانی ئەمە بۆ دووەکی ڕاستە ئەمە بۆ هەولێری ڕاستە ئەمە بۆ گەرمیان و ڕاپەڕین و سوورە جیاوازەکانی تریشاتێکێک سەرکەوت ڕژدوم و کوڕن لەسەر بەڵێنانێکە بە خەڵکتان داوە لە کابینی دەیە خەڵک ینی ڕنگدانەوەی ئەو بەڵێنانە دەبینێتەوە و ئێستا هەر ڕەخنەیەک بگیرێ لەوەی یەکێتی ڕەنگە بوترە پەشیمان بۆتەوە لە بەڵێنەکانی ینی هەزناکی ڕەخنەیەکە ئەکرێ بڵین لە خۆوە جارێک کابینی دەمان نەبینیوە ئەزانی ڕەنگە ئێمە ڕاستیەکەیە کە هەندێک جار پرۆسەی سیاسی یان گفتوگۆکانی پێکێنانی حکومت یان هەموو ئەو وردەکاری و تەکنیکانەی تۆ لەم شێوازە بەکارێنیت ڕەنگە نەتوانی لە بەرچاوی میدیا یان ڕەنگە نەتوانی بۆ تەواوی هاوڵاتیانی ڕوون بکەیتەوە ئەمە حەقیقەتێکە ئەمە ڕەنگە هەندێک جار ئەگەر من زۆر ڕاشکاوانە لێرە قسە بکەم کاریگەری لەسەر
جۆری پەیوەندیەکانی ئێمە و پارتی دیموکرات کوردستان دابنێت لە ڕاستە کە ئێمە ئومێدی زۆرمانەیە ئەو هەنگاوانەی لە ماوەکانی پێشوو نامان بە ئاراستەی نزیکبوونەوەی زیاتر بڕوات بە ئاراستەی پێکەنانی حکوومەت بڕوات وەک جەنابەت باست کرد بە ئاراستەی خزمەتکردنی زیاتری کۆمەڵانی خەڵک بڕوات بەڵام حقیقەتێکەیە ئێمە لە ڕابردوو لەو شێوازە ڕازی نەبووین گرفتمان هەبووە لەگەڵی خزمەت گوزاریەکان وەک پێویست نین هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەوە زیاتر چاوەڕوانیان لە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە لەوە زیاتری لێ ئەخوازن بۆیە ئێمە قەنەعەتمان وایە کە بەو دەنگانەی کە هێناومانە بەو کورسیانی کە بەدەستمان هێناوە پێگەی ئێمە لە ناو حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستانات ئەبێت بەهێزتر بێت و ئەبێت باشتر بێت و ئەبێت ئێمە شەریکی ڕاستەقی نەبین لە حکوومەتی داهاتوە نەک هاوبەشی پێکێنانی کابینەی داهاتووی حکوومەت بکەین. زۆر باشە پێشتر ئەمەژت بۆ کردوتت بە گۆڕوتینێکی زۆرەوە لە هەڵبژاردننی پێشودا ئەم بەشداریتان کرد و ئەم دەنگی خەڵکێکی زۆرتان بەدەستێنا بە تایبەت گەنجەکانمان دەبینی ئەمە درێژ دەبێتەوە بۆ هەڵبژاردننی ئایندەش ینی سێ مانگێکمان لە بەردەمداماوە بە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران ئەم گۆڕوتینە لە بانگەشەی هەڵبژاردننی یەکێتیدا دەبینینەوە هێشتا ماوێتی بۆ بانگەشەی هەڵبژاردن و من نامەوێت ئەوە لە بەرچاو نەگرم کە ڕەوشی ژیان و گوزەران و موچەی خەڵک لە ئاسیەکی خراپایە پێشتریش لە راپۆرتەکەی جەنابتانە پێم وابێت باستان کرد کە ڕۆژی یەکشەمەی داهاتوو گفتوگوی ئەم مەسەلا ناکرێت لە ناو حکوومەتی عێراقی بەڵام ئەکرێ بڵێم لە ڕووی هونەری سیاست و لە ڕووی زانستی سیاسیەوە مادەم خەڵک هەیە مادەم خەڵک خەونی هەیە مادەم هەوڵی باشترەدات کەواتە بێت چاوەڕوانی باشتر بین کە مادەم چاوەڕوانی باشترین کەواتە بێت بە گوڕوتینی زیاترەوە بەشداری بکەین چونکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان هەروەک بۆ هەموو هێزە سیاسەکانی تری عێراقیش ئەمە ڕاستە بەڵام هەموو ئەو هاوڵاتیانەی هەموو ئەو بەڕێزانەی کە ئێستا چاویان لە منە گویان لە دەنگی منە ئەزانن کە پێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە عێراق بەهێزە ئەزانن کە عێراق بۆ ئێمە زۆر گرنگە و ئەزانن ئەو هێزەی کە لە عێراق ئەتوانێت دەستپێشخەری زیاتر بکات یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیش ئەبێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە داهاتوو لە عێراق بەهێزتر بێت هەتا پێکەکەی بەهێزتر بێت ئەتوانێت خزمەتێکی زیاتری کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات. زۆر باشە پەیوەندەکانیشتان باشە لەگەڵ بەغدا پەیوەندەکانمان لەگەڵ بەغا باشە لەگەڵ هێزە سیاسیەکانی عێراق باشە یەکێتی نیشتیمانی کوردستان بیرمان نەچێت لە سەردەمی ئۆپۆزیسیۆن و پێشڕوخانی حکوومەتی عێراقەوە سنوورەکانی ناوچەکانی سەرکردەکانی هەمیشە دەرگا و ماڵەکانیان واڵا بۆ ئۆپۆزیسیۆنی عێراقی پەیوەندێکی زۆر باشمانە بووە ئەو جۆرە لە کەم و کوڕی یان کەمتەرخەمی یان داهێزران کە لە ساڵەکانی ڕابردوو یەکێتی نیشتیمانی کوردستان تووشی بوو کاریگەری زۆری هەبوو لەسەر پەیوەندیەکانمان لە عێراق تا ساڵی 2021 چوینەوە عێراق جارێکی تر لە ساڵی 2021ەوە تا ئێستا کێوی پەیوەندیەکانی ئێمە لە عێراق بەرەو هەڵکشانە پەیوەندیەکانمان باشترە بێت و ڕەنگە کۆمەڵانی خەڵکی کوردستانیش خۆیان شاهیدی ئەو ڕاستیە بن کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە عێراق لە بەغدا چی پێکراوە و بۆ داهاتوو بە دڵنیاییەوە چی پێکرێت و من حەزەکەم هەموو لایەک دڵنیابن لەوەی کە زۆر زیاترمان پێکرێت لە دوای هەڵبژارنەکانی داهاتووەوە چونکە دڵنیاین کە پێگە و جێگەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە داهاتووی عێراقا لە ئێساش بەهێزترە. زۆر باشە کاک سەرکەوت کەمێک باز لە کاری ڕێکخراوەی دیسان بگەڕێنەوە بۆ کاری ڕێکخستنەکان یەکێتی ئێستا چۆنە؟ من ئەوەی کە ویستم بڵێم لە سەرەتاوە یان جۆرێک ئاماژەم پێدا ئەوەیە کە قسەکردن ئێستا لەسەر ئەو سنوورەی کە من ئەرکی بەڕێوەبردنیم کەوتوتە ئەستۆ بەتەنها قسەکردن نییە لەسەر ڕێکخستن سنوورەکە زۆر فراوانترە مەودای کارکردنەکە فراوانتر ئەمە ڕێکخراوەکان نەگرێتەوە پێشمەرگەی دێری نەگرێتەوە کەمەندامانی سەنگەرەگرێتەوە زیندانیانی سیاسی ئەگرێتەوە ئەمە تێکۆشەرە دێرینانەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە خەباتیان کردووە هەموو ئەوانەی کە ئەو گەنجانە و ئەو خوێنگەرمانەی کە ئەیانەوێت یان ڕوئایەکیان هەیە بۆ داهاتووی یەکێتی و ئەیانەوێت پێکەوە کاروانی یەکێتی بەرەو سەرکەوتن بەرین هەمویان لەم چوارچێوەیەی داهاتووی کارکردنی ئێمە لە چوارچێوەی مەڵبەندەکانە
یەکەگرێتەوە لە ڕاستیا سنووری کارکردنی مەڵبەندەکان ئەگەر جاران هەر بۆ ڕێخستن بوو بێت ئێستا مەڵبەندی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆیە هەموو چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگای کوردەواری ئەتوانن لە چوارچێوەی مەڵبەندەکانە خۆیان ڕێک بخەن مەڵبەندەکان ئەبن بە چەترێک بۆ کۆکردنەوەی هێز و تواناکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەکتەرە جیاوازەکانی خەباتی مەدەنیانەی یەکێتی لەو چوارچێوەیە ئێمە لەو چوارچێوەیە ئەمانەوێت گرنگێکی زیاتر بە بواری کەلتوری بدەین ئەمانەوێت لە ڕووی ڕۆشنبیری و گەشە پێدانی فکریەوە دەرگاکان زیاتر واڵا بکەین ئەمانەوێت پەیوەندیمان لەگەڵ زانکۆ و پەیمانگاکان فراوانتر بێت ئەمانەوێت گرنگیدان بە توێژەکانی گەنجان و ژنان زیاتر و فراوانتر بێت ئەمانەوێت هەموو تێکۆشەرەکانی یەکێتی هەر چۆن بە ڕۆحیەتی خەباتکردنی ڕابردوو خزمەتی گەورەیان کردووە بە ڕێباز و سیاست و استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی نموزەرێکی باشی حکومڕانی پێشکەشکەین ئەمانەوێت بە هەمان شێوە و زیاتریش پەرەی پێ بدەین. کاک سەرکەوت هەندێک گۆڕانکاری بێگومان خۆ دەزانێت سە سەردەمەکە گۆڕاوە ڕەنگە شێوازی کاری ڕێکخراوەیش گۆڕابێ بۆ هێزێکی سیاسی ینی بوونی بارەگای زۆر بنکە و بارەگای زۆر ینی لق و پۆپی زۆر لە ئێسەدا ڕەنگە تۆ تۆڕێکی کۆمەڵایەتی بتوانێت هەندێک ڕۆڵ ببینێ کە ڕەنگە پێشتر بارەگایەک بینیوێتی وەکو یەکێتی هەڵتانداوە خۆتان لەگەڵ گۆڕانکارەکانی سەردەما بگونجێنن. خۆی ئەو ساڵانەی کە تووشی قەیران بووین ئەو ساڵانەی کە جیابوونەوە یەک لە دوایەکەکان بە سەرێکێتی نیشتیمانی کوردستان هات ڕەنگە بەشێکی ئۆباڵەکەی بگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەلەلی بوونیەویمان لە پێکهاتەی ئۆرگانی یەکێتی نیشتیمانی کوردستانە هەبووە. ئێمە بە جۆرێک لە شاخەوە کە هاتینەوە شار ئەگەر ئەو چەمکە ڕاست بێت و ئەو کەلتورە گونجاو بێت ئێستا بەکاری بێنم لە دوای لە خەباتی چەکداریەوە کە هاتینە ناو خەباتی مەدەنی لە شارەکان ئێمە کاتێکی ویستا خۆمان ڕێخینەوە تا ڕیفۆرم بکەین تا چاکسازی بکەین ئێمە لە هەر شوێنێکە لە هەر قۆناغێکی مێژوویە ریفۆرمان لە بوونیەی ڕێکخراوەی و لە پەیکەری ڕێکخراوەی خۆمان نەکرد بێت کاریگەری و زیانی بۆ سەر دۆخی سیاسی ئێمەشە بووە لە دۆخێکە لەم قۆناغا لە ئەکرێ بڵێم لە 15 بۆ 20 ساڵی ڕابردووە دواکەوتینەوە کە دواکەوتین زەرەرمان کرد کە زەرەرمان کرد هێزی سیاسی تر دەرکەوتن هێزی سیاسی تر کە ئێستا ڕەنگە بڵێم شوێنەواریان یان هەست بە وجودیان کەمتر بکرێت بەڵام ئەمە زیانێک بوو لە یەکێتی نیشتیمانی کوردستان کەوت بۆیە ئێستا تێگەیشتن لە هەڵە و کەم و کوڕیەکانی ڕابردوو و لەو کەم و کوڕیە بوونیێویانەی کە لە پەیکەری ڕێکخراوەیمان هەبووە تێگەیشتن لە پێشکەوتنە کۆمەڵایەتیەکانی ئێستا تێگەیشتن لە گەشەی ئابووری و سیاسی و فەرهەنگی شارەکان ئێمەی خستوەتە سەر شاڕێک کە ئەتوانین لەگەڵ ریفۆرمکردنی دۆخی ڕێکخراوەی خۆمانە دۆخی سیاسی خۆشمان باشتر بکەین دۆخی فەرمانڕەوایی خۆمان باشتر بکەین و هەنگاوی زۆر گەورەتر بنین کە لەوەی هێشتا کە دەرکەوتووە چونکە کاری ڕێکخراوەی و کاری سیاسی هەندێک جار بناغەیەک ئێستادا ڕێژی یان تۆیەک ئێستا ئەچێنی بەڵام بەرهەمەکەی دوای چەند ساڵێکی تر ئەچنیتەوە ڕاستە ئێمە لە چەند ساڵی ڕابردووە ئەم تۆمان ڕوانووە ئەم هەنگاوانەمان ناوە بەڵام ڕەنگە چەند ساڵێکمان پێویست بێت تا بەرهەمەکەی لە بەرچاوی خەڵک ڕوونترە بێت ڕەنگە لەبەرەوەی ئێمە خۆمان لە کایەکەین ئەمە ڕوونتر ببینین بەڵام بۆ خەڵک پێویستی ڕەنگە بە هەندێک کاتی زیاتر بێت زۆر باشە کاک سەرکەوت بەڕێزی سەرپەرشتیاری مەڵبەندی چەمچەماڵیشی جا چەمچەماڵەکان بەرپرسێکی حکومی یان حزبی ببینن هاواریان نێڵەسێ دەڵێن کێشی ئەومان هەیە ئەمە بابەتە بابەتێک کە پێویستە بە حکومەتەوە بەڵام ینی ئێمە دەزانین چەند ڕۆژێکە لە سلێمانی ینی هەندێک ماڵ گلەیی دەکەن هاواریان لێ هەستاوە حەقی خۆیان هەڵبەتە دەڵێن لە هەفتەیەکە دوو جار ئاوێت بەڵام چەمچە ماڵ 12 ڕۆژ و 13 ڕۆژ و 15 ڕۆژ و بەم هاوینەوە بەم گەرمایە حەق خۆیانە داوایەکی وایانە بێ ینی ئەوان وایان لێ تۆ چه حکومی بێت چ حزبی بێ بەرپرسێک بین ئەم داوایی لێ بکەن ئێوە بیرۆکێک پلانێک بەرنمەیەک لەگەڵ بەرپرسانی ئەوەیە ینی بۆی کە کەمێک لەم کێشەیان چارەسەر بکەن ڕاستیت پێت بڵێم ئێمە حیزبێکین لە ناو خەڵکین ینی حیزبێک نییە ئاگامان لە
معاناتی خەڵکەکەی خۆمان نەبێت. کادرەکانی ئێمە بەشی هەرە زۆریان بە تایبەت ئەوانەی سنووری مەڵبەندی چەمچەماڵ لە چەمچەماڵ دانیشن تەنچی ماڵەکانی ئەوانش ببینە هەروەک تەنچی ماڵی هاوڵاتیەکانی ترە بۆ ماڵەکانی ئەوانش دیسانەوە تۆ هەندێک جار ڕەنگە خاتری گرتی بێتی نەگنا هەندێک جار 15 ڕۆژ و زیاتریشە کە ئاویان بۆ ئەگەڕێتەوە لە ڕاستیایان سەری ئاویانێت بەڵام مەوزوعەکە لە ڕاستیا بۆ چەمچەماڵ مەوزوعێکی زۆر جدیە پێویستیەکی زۆر ئانیە کە ئێمە ئەڵێن ڕێڕەوی حکومڕانی ڕاستەکەینەوە بۆیە ڕاستیەکەینەوە بۆی ئەم گرفتە گەورەیە چارەسەر بکەین من حەز ناکەم هەندێک بەراورد بکەم لێرە لەسەر شاشەی تەلەڤیزیۆن بەڵام ببینە پرۆژەی چەند گەورەی گەیاندنی ئاو لە شارەکانی تر ئەنجامەدرێت لە هەمان حکومەتە بە بودجەیەک کە لانی کەم ڕەنگە 4 ئەوەندەی بودجەی ئەو ئاوەی تێبچێت کە ئەچێت بۆ چەمچەماڵ ئێمە ئەم مەسەلەیەمان لە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان باس کردووە و تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم مەسەلەیان زۆر بەجددی وەرگرتووە و زۆر بەجددی باسییان لێ کردووە لە هەوڵی دۆزینەوەی چارەسەرین من دڵنیە کاتێک قسە لەسەر ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانیەکەین ئەمە یەکێکە لەو گرفتە سەرەکیانەی کە داواکاریەکی سادە و ئاسایی و سەرەتایی خەڵکی چەمچەماڵ و هەموو خەڵکی کوردستانە کە خزمەتگوزاری ئاویان بە ئاسانی بگاتێ بەڵام ئەمە گرفتێکە لە ڕاستیا وەک عەرزم کردن لە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیش باس کراوە باسی ئەو کێشەیە کراوە بەڵێ لە هەموو کۆبوونەوەکانی کە لە مەڵبەندی چەمچەماڵ ئەنجامەدرێ من خۆم پێشتری چەند جارێک لەگەڵیان کۆبوومەتەوە کە لە مەکتەبی ڕێخستن بووم و ماوەیەکی شەر سەرپەرشتی ئەو مەڵبەندەم کردووە ئەکرێت بڵێم کۆبوونەوە نییە باسی کێشەی ئاوی چەمچەماڵی تیان نەکرێت بۆیە کێشەیەکی زیندووە حەقێکی ڕەوای خەڵکی چەمچەماڵە بە ئومێدم کە بتوانین لە ڕێگەی ڕاستکردنەوەی ڕێڕەوی حکومڕانی و لە ڕێگەی هەوڵی تیمەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستانە ئەم کێشەیە بە یەکجاری چارەسەر بکرێت پێشم وانە ئەگەر مەسەلەی تەرخانکردنی ئەو بودجەیەی لێ دەربکەیت کێشەیەکی زۆر گەورە بێت و قابلی چارەسەرکردنە زۆر باشە سپاس دەکەم کاک سەرکەوت شتێکمان نەماوە ئەگەر شتێکە بێ پامێکە بێ قسەیەکە بێ لە کۆتەیە سواس بۆ ئێوە من ئەرکێکم پێس پێدراوە ڕاست پێدراوم بۆ ئەرکێک لە سنووری سلێمانی و چەمچەماڵ هەرچەند ئێوە زۆرترین فۆکەستان لەسەر سلێمانی بوو بەڵام چەمچەماڵیش بەشێکە لە سلێمانی چەمچەماڵ شارێکی زیندووە شارێکە فڵوتی لانکەی کوردایەتیە شوێنی ئەنفالە شوێنی قوربانیەکی زۆر زۆرە کە ئەگەر یەک جار بە کۆڵانەکانی شۆڕشە گوزەر بکەیت تێگەیت کە چەمچەماڵ و شۆڕش و کۆی ناوچەکە چەند گرنگە لە ڕووی فەرهەنگی و کەلتوریەوە ئەکرێ بڵێن 50 ساڵ لەمە و پێشتر ئەگەر زیاتر نەبێت شاکر فەتاح لەوێ گۆڤاری دەرکردووە پەیمانگای هونەرە جوانەکانی تایە پەیمانگای تەکنیکی تایە زانکۆی چەرمووی تایە بەڕێوەبەرێتی ڕۆشنبیری و دەرفەتێکی گەورە و گرنگەیە لە چەمچەماڵ بۆ خزمەتکردنی خەڵک وە بۆ خزمەتکردنی نەوەکانی داهاتووی چەمچەماڵ بەگشتی ئەکرێ بڵێم ئەرکێکی قورس لەسەر شانمانە من ئومێدم زۆرە بتوانم بە هاوکاری هەواڵەکانم لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ئۆرگانە جیاوازەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانین پێکەوە سلێمانی و چەمچەماڵ و کۆی کوردستان بگەێنینە قۆناغێکی تر. بەڕێز کاک سەرکەوتزەکی سەرپەرشتیاری مەڵبەندەکانی سلێمانی و چەمچەماڵ سپاس دەکەم سپاس بۆ ئێوە زۆر زۆر سپاس پێما بێمە یەکەم دیداری تەلەڤیزیۆنی تێ لە دوای دەست بەکاربوون و بۆ کۆپۆستە بەڵێ من هەر بە سروشت دیدار و زۆر نییە و ناشمەوێت لە ڕاستە ئێمە بۆ ئەرگ ڕاستپێراوین ئەرکێکمان لەسەر شانە ناکرێت سیاست بە قەنەعەتی من لە ڕێگەی فەیسبووکەوە ناکرێت سیاست لەسەر زەمی نەکرێت بۆ خەڵکەکرێت گرنگ ئەوە نییە من چەند لە فەیسبوک دەرەکەوم یان چەند لە میدیا و لە سۆسیال میدیا دەرەکەوم چەند لێدوانم هەیە چەند قساکەم گرنگەوەیە چی ئەەکەم سپاس دەکەم خۆشەویستان بەرمەتی ئەو کارانم بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە کاتێکی خۆشخەتان لەگەڵ